ئەمڕۆ جارێکی تر دادگاکانی دەسەڵات دوور لە بنەماکانی دادگەری و مافی مرۆڤ پرۆسەی دادگایی ژمارەیەکی تر لە ئازادی خوازانی بادینان بەڕێوە دەبن کە بێ ڕەچاوکردنی هەموو مافێکی یاسایی و سەرەتایی مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. دۆخی ژیان و تەندروستی بەشێکیان زۆر خراپە. خەڵکی ئازادی خوازی کوردستان زیندانیانی بادینان ئەو کەسانن کە بەهۆی بەرگری لە ماف و خەمی گشتی لە زینداندان. هەر بۆیە ناکرێت بە تەنها بەجێیان بهێڵین، بە تایبەتیش ئەو کەسانە بەهۆی داکۆچی لە چین و توێژەکان و موچەخۆران و مامۆستایان و ئازادە گشتەکان لە زینداندا تون کراون. بەم پێیە ئەرکی هەمومانە خاوەندارەتیان لێ بکەین، وەک دەبینین هەموو حیزبەکان ئێستا لە بانگەشەی هەڵبژاردندان و داوای دەنگ لە خەڵک دەکەن کەچی کەیسی زیندانیانی بادینان فەرامۆش کردووە یان هەندێک جار بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاریان دەهێنن. لەم پرۆسەیەدا دادگاش کەوتووەتە کەمەی دەسەڵات و بنەماکانی دادگەری پەیڕە و ناکرێت و زۆربەیان پەڕاویان نییە و لە زیندانی ئاسایشدا ماونەتەوە. کەیسەکانیان بەپی بنەماکانی دادگەری مامەڵەی لەگەڵدا ناکرێت و زۆر جار وەک شەڕی دەرونی دادگاییان دوا دەخرێت، وەک ئەمڕۆ کە بینیمان جارێکی تر. ئەمەش پێشێلکردنی ڕوونی مافی مرۆڤە. لەم سۆنگەیەوە داواکارین لە هەموو ئەو کەسانی ناو دەسەڵاتی دادوەری کە ئەم کەیسە بە سیاسی و نادادگەری دەزانن هەڵوێز دەربڕن و خۆیانی لێ بێبەری بکەن. بەو پێی لە بنەڕەتەوە کەیسەکە سیاسیە و سەرۆکی حکوومەت پێش دادگاکەوت و بە ئاشکرا دەستێوەردان هەیە. ئەمەش ماف بە پەرلەمان و کوردستان دەدات چاودێری ڕەوشی زیندانیان و ڕێڕەوی دادگاییان بکات و قسەی یەکلاکەرەوەیان هەبێت. لە هەمان کاتدا ئەرکی لایەنەکانی پێگەێنەری حکوومەتە ڕاشکاوانە لە ناو ئەنجومەنی وەزیراندا خاوەندیاری لەم کەیسە بکەن، هەڵوێستی ڕوون و کۆنکرێتیان هەبێت و پیشانی خەڵکی بدەن. هەر وەک دەبێ بزانین لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش بەرپرسیارن و ئیشی جدی ئەوەیە بە یەکدەستی داکۆچی لەم کەیسە بکەن. سەرباری ئەمەش سەرکۆماری عێراق بەرپرسیار دەکەین و پێویستە هەڵوێستی ڕاشکا و کردەیی هەبێت لەبەر ئەوەی وەک پۆستەکەی سەرۆکی عێراقی فیدراڵە و هاوکاتیش لەگەڵ بەشێک لە دەستگیرکراوان لە پەیوەندیەکی سیاسی و ڕێکخراوەییدا بووە لە پێشتر. نایشارینەوە لە سەرەتاوە تا ئەو کاتی ناوی بەشێک لە قونسوڵخانەکان وەک تاوانبار لە کەیسەکە هاتبوو هەڵوێستیان هەبوو، بەڵام بەداخەوە ئێستا هەست بە بێدەنگی ئەوانیش دەکەین. هەر بۆیە لێرەوە جارێکی تر داوا لە هەموو قونسوڵخانەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین کار و گوشاری پێویست بۆ ئازادکردن و کۆتایی هێنان بەم کەیسە سیاسیە بهێنن. لە کۆتاییدا دەڵێین هەتا ئەستەم و زیندانی سیاسی لە هەر شار و شارۆچکەی کوردستاندا هەبێت، هاودەنگی و پشتیوانی ئازادیش بەردەوام دەبێت. کەمپینی هاودەنگی لەگەڵ زیندانیانی بادینان ناوخۆ و هەرێم و ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات. ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT لە 15 شوباتەوە تاوەکو ئەمڕۆ چاودێری 11 دانیشتنی دادگاییکردنی زیندانیانی بادینانمان کردووە و لە نزیکەوە ئاگادار و گوێبیستی تەواوی ئەو تۆمەتانە بووین کە داواکاری گشتی و ئەنجومەنی ئاسایش ئاراستەی زیندانیانی بادینانیان کردووە. بە چاوی خۆمان تەواوی ئەو بەڵگانەمان بینیوە کە داواکاری گشتی و ئەنجومەنی ئاسایش پێشکەشی دادگای تاوانەکانی هەولێریان کردووە بۆ سەلماندنی تۆمەتەکان. بۆیە وەک ڕێکخراوێکی نێودەوڵەتی چاودێریکەری مافی مرۆڤ جەخت لەوە دەکەینەوە کە تەواوی ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵ چالاکان و ڕۆژنامەنووسانی بادینان تۆمەتی بێبەڵگەن و هیچ دادگا و دادوەرێکی سربەخۆ ناتوانێت بە پشتبەستن بۆ بەڵگە لاوازانە کۆمەڵێک ڕۆژنامەوانی سربەخۆ و کۆمەڵێک چالاکوانی دڵسۆز بە سیخوڕیکردن و پلانڕێژی بۆ کاری تێکدەرانە تۆمەتبار بکات. لە دوای چاودێریکردنی پرۆسەی دادگاییکردنەکان و لە نزیکەوە ئاگاداربوون لە کەیسی ئەو چالاکوان و ڕۆژنامەنووسانە لەگەڵ بەشێکی زۆر لە نێردەی وڵاتان لە هەولێر گفتوگۆمان کردووە و دەیان ڕێکخراوی نێودەوڵەتی و ناوەندی مافی مرۆڤیشمان لە دۆسیەی ئەو ڕۆژنامەوان و چالاکوانانە ئاگادار کردوتەوە و ڕەوشی زیندانیانی بادینانمان هەم لە پێشمانگرتنیان و هەم لە کاتی مانگرتنیشیان بۆ دەستگاکانی پاراستنی مافی مرۆڤ لە دەرەوە ڕوون کردوتەوە. تاوەکو ئێستا
8 کۆنسوڵخانەی وڵاتان و زیاتر لە 40 ڕێکخراوی نێودەوڵەتی و ناوەندی دیپلۆماسی بەڕاستەوخۆیی دەسەڵاتدارانی یەکەمی حکوومەتی هەرێمیان لە نیگەرانیەکانیان ئاگدار کردوتەوە و داوایان لێکردوون کە تەواوی تۆمەتی سەر زیندانیانی بادینان لا ببرێن و زیندانیەکان بە زووترین کات ئازاد بکرێن. بەڵام دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم هەموو جارێک بە بیانووی پێدانی کات بۆ چارەسەرکردنی ئەو کەیسا دۆسیەی زیندانیانی بادینانیان بۆ زیاتر لە ساڵێک درێژ کردوتەوە و ڕۆژ بە ڕۆژیش ژمارەی چالاکوانان و ڕۆژنامەوانانی حکومدرا و زیاد دەکات. بەداخەوە لە ئێستادا دۆسیەی 8 لەو زیندانیانە بە تەواوەتی یەکلایی کراوەتەوە و دۆسیەی 11 زیندانی تر لە دادگاکاندایە و 62 چالاکوان و ڕۆژنامەوانی تریش لە چاوەڕوانی دادگایکردنیان ڕۆژەکانیان لە زیندانەکانی ئاسایش لە هەولێر و دووەک بەسەر دەبن. ئێمە ئێستا لە پەیوەندی ڕاستەوخۆ دەین لەگەڵ بەشێک لە زیندانیە حکومدراوەکان و لەگەڵ خانەوادەی زیندانیەکانی تریشدا بەردەوام لە پەیوەندی دەین و ئاگاداری ڕەوشی زیندانیانی بادینانین لە ناو زینداندا و لێرەوە مەترسی ڕێکخراوەکەمان ڕادەگەێنین لە فشارخستنە سەر نۆ لە زیندانیانی بادینان بۆ دانپێدانان بەو تۆمەتانەی کە ئاراستەیان کراوە و تۆمارکردن و بڵاوکردنەوەی ڤیدیۆکانیان لە میدیاکاندا. نیگەرانیەکانمان سەبارەت بە ڕێگریکردن لە پارێزەران و خانەوادەی زیندانیان بۆ بینینی ئەو زیندانیانە و دواخستنی دادگایکردنی زیندانیان هەر جارێک بە بیانوێک دووپات دەکەینەوە. سەرکۆنەی تۆڵەکردنەوەی سیاسی و بەکارهێنانی دادگاکان بۆ سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین ڕادەگەێنین. ئەمڕۆژ هاوشان لەگەڵ چالاکانی کۆمەلگەی مەدەنی هەرێمی کوردستان و کە سوکاری زیندانیانی بادینان داوای دادپەروەری بۆ چالاکوانان و ڕۆژنامەنووسانی زیندانی دەکەین. داوا دەکەین کە دادگاکان دڵنیایی بدەن لە دەستەبەرکردنی دادپەروەری و نەبن بە ئامرازی سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین. داوا دەکەین کە تەواوی تۆمەتی سەر زیندانیانی بادینان هەڵبگیرێت و چالاکوانان و ڕۆژنامەوانانی بادینان بە خانەوادەکانیان شاد ببنەوە. ڕاستەوخۆ دوای پێکێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی کە کابینەیەکی زۆر ئەمنی و پۆلیسی بۆ ڕاستەوخۆ پلانی بێدەنگکردنی خەڵکی بادینانیان داڕشت کە پلانێکی ئەمنی و لە پرۆسەیەکی نایاسایی و پرۆسەیەکی نادیموکراسی و بە شێوازێکی ناشارستانی و ناخلاقی دەیان چاڵاکوان و ڕۆژنامەنووسە بێتاوانەکان ڕفێنڕان و دوای چەندین مان کە کەس ئاگای لێ نەبوو و لە زیندانە تونند کراون و بێبەش کراون لە مافی پارێزەر و لەوێ شەڕی دەرونیان لەگەڵ ئەکرێ. ئێستا لە ئاسایشی گشتی ئەو زیندانیانە زۆر کێشیان دابەزی و شەڕی دەرونی لەگەڵ ئەکرێ. یانێ لە هۆڵێکی 50 مەتری کە بە پێواستی ستاندارد ئەبێ 30 کەسی تیا بێ 135 کەسی تیا لەسەر تەنیشتی یەکتر ئەخەون کە ئەمە یانێ زۆر نائەخلاقیە بەرامبەر ئەمانە ئەکرێ. بێگومان مەبەستی دەسەڵات لەمە بوو بێدەنگکردنی ئەو خەڵکە ناڕازیای بادینانە، بەڵام با دەسەڵات لەوێ باش بزانێ هەر لە تیرۆرکردنی حەمدی بەرواری و عەلی شەعبان و ڕەوف ئاکرەی و تا ئەگاتەوەدا دۆکی و شکری ڕێکانی و گرتنی ئەم قارەمانانە کە پێک دێن لە شێروانی و بەدەل بەرواری و ئەوانەی دیکە قەت بادینان بێدەنگ نابێ و ناتوانن ئەوان بترسێنن لەبەر ئەوەی بە تیرۆر نەترسان و ئێمە وەکو کەسوکاری زیندانیان کە یانێ ورەمان دابەزێنن ورەمان بەرزە و سەرمان بەرزە. بۆیە لێرەوە داخواست خەڵکی بەهدینان دکەم کو ئەوی لایەنی کو پارتی دیموکراتی کوردستانە کو ماڵێ وات خۆت کو خەڵک زیندان گری کو خەڵکی خستە کونجت زیندانێ و یعنی مامەڵەکە زۆرە نائەخلاقی و ناشارستانی و پۆلیسیانەت گەل دادکەن ئەوە پێدویە بێن خەڵاتکردن ئەوە بێتاوانن پێدویە ئەوە ببن سکوسم بلن پێدویە بێن خەڵاتکردن نەک بێن زیندانکردن. ئەگەر ئەو زەڵامن و ئەگەر ئەو یعنی بجورئەتن بلا بچن ڕێگریە لوا تانک و تاپۆ تەیارە بکەن بلا ڕێگریە لوا گەندەڵیا و کۆمپانیە سەرۆکی حکومەتی و ئەوانە بکەن.